شو عندكم كلا رقيب مردوا پیرۆز بکات خی گەورە و کەسانی خۆش دەوێت کە دلی بەرامبەرەکانیان خۆش نانە قەت خۆتەها مەینە برێدۆڕام و داوای لێ برندەکەم جاشکە لەگە تۆشتا ئاجاش لەگە تۆ ئەو شتەی ناکەم هاورێ دەی جەماعەت لێم بردەوە زۆر شەفشی کرد ئەتو زۆر نەخواردتەوە ئەم زۆر خوارد یاڵە دەی حەز لێکەمەش کەس لێ بۆمە دیزە چاوەڕوەی چاوەڕوو بگەڕێەوە ئێستا ئاکام دۆچی پێیە پیرۆزە کاکاکەم کاگۆرم بەخێر بێ دۆسپی بوو ئێ بەخێر بێ ئاياتە برام کاک دیلمانە تو بەخێر بێ بە قوربە چی کردیە سمبە سمبە ئاەتم برای برام چی کردیە ئێستا هاتوو تا مادەم هیچ نەکردی هیچ نەکردی چاوتگەر ئەپانەتم خڕێ خڕبووی خار زۆر قەرە بووە ڕەمەزانی لێکەتیە ڕەمەزانی لێکەتە دیلمان کاکە خواحافیز چاوتە مازەکەم بەنیاسی دیدار گۆرە بەنیاسی دیدار ئاهاتن بەنیاز دیدار بەسەوە چیوە پێتان بوو کارزان بە وا بەندی دەرێ کاکە کارزان ئەوتە ئەوە ژیانەوە برادر برادر دەفعیان کردی ها برادر دەفعیان کردی بای بای خواحافیز خواحافیز ناوچەوت بای بای والله كرم ساعات يكوني وعيب عيب فو فو اتو فو